لە ساڵی 91ەوە ئەو بازار لێدانراوە هەر ئەوایە ینی پێشان کەمە بوو لە دیناری عراقی بوو سەر تاڕوخانی ڕژێمی سەددام ینی دوای برێمەری خۆمان هات ئەوجە خەرک زیاتر پارێکەتە دەستی و معاملە زیاتر پێوەکرا بە دۆلار و دیناری وانە پێشان ئەوها ئەوە نەبوو تو بەس ئێستا بە سەتا بە ملیۆن دۆلار دەفرۆشی دەفرۆشێت ڕۆژانە صعد عن الباحة 100 وربع كان بس ئەو بازارە عرضکردنی دۆلار هەستاون داوەزی ئەو یعنی هەستاون دابەزینەکە لێوە دیاری دەکرێت بەخسە ئێستا ئەگەر لۆ نمونە بە ڕبعەکە یەکەشکە دێدەرێ بە 200 ئەمە بازارەکە 50 نارزانتر ئیوی دەکەوێتە معاملە ڕۆژانە سعرەکە لێوێ دەرەچی لە بەغدا دابەزیوی تەلەفۆن دەکرێت لێرەدا دەبەزی کڕین و فرۆشتن دەکرێت. پشتی همی ورزت هاوینا گله کس الویرت خندقد گله کس قصد ملوانیات کت الویره مجیب فرزانی ام وقت تیمت وقت انقاذ وقت فریاگوزاری خیرا شول خو کار خو بینی نویره چونکی گله کس الویرت خندق ویره جه کی خطره گله کس بر آویدت شد گله کس دستتوان تشانو جد کتن مدرسه سرجانان ام چین وانا در باز دکین هر گرینگ البری ئێمە بڕۆ کۆمەڵێک خۆبەخشین کە لە پرۆژەی چرۆ کار دەکەین بە شێوەیەکی خۆبەخشانە پرۆژەی چرۆ ناوەندێکی ئەکادیمیەت سنتەرێکە دامەزراوە بۆ لێکۆڵینەوە و توێژینەوە لە نەخۆشی شێرپەنجە کە ئامانج لێ بەرگریکردنە لە نەخۆشی شێرپەنجە. ئەم تابلوانە هەر یەکە و نرخێکی لەسەرە کە بەشێکی کەمی لە نرخەکانی نرخە تایبەتەکانی خۆی نرخە سەرەکیەکانی کە شێوەکارەکان خۆیان دایانناوە سەرجەم ئەم داهاتانەش کە کۆ دەکرێتەوە دەڕواتە سەر هەژماری تایبەتی پرۆژەی چرۆ کە پرۆژەی چرۆش بۆ دامەزراندنی سنتەرێکی توێژینەوەی ئاکادمیە بۆ بەرەنگاربوونەوە بە شێرپەنجە